زیاتر لە 18 ڕۆژە هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە وا بڕیارە لە هەفتەی داهاتوو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کۆی ئەنجامی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان ڕابگەێنێت. ئەوەش لەو کاتەدایە کۆمیسیۆن ڕۆژی 5 ئەو مانگە ئەنجامی 185 دەنگدانی ڕاگەیان. سەندەخایەنی دەگەرێت دەمینتەوە سەر محتەوای ئەو شەکوایانە چونکە هەندێک شەکوا پێویستی بە وربینی و لێکۆڵینەوە تحقیقەیە. لێپرسراوانی کۆمیسیۆن هۆکاری درەنگ ڕاگەیانی ئەنجامەکانی هەڵبژاردن بۆ زۆری سکاڵاکان دەگەڕێنەوە کە تەنیا لەو هەفتەیەدا 226 سندوق کە قردێلەی سووریان پێوە بوو سندوقی شارەکانی هەولێر و سلێمانی و دۆهۆک بوون لەلایەن حوتیمی کۆمیسیۆن لە ماوەی 2 ڕۆژ هەژمار کرانەوە. لێپرسراوانی کۆمیسیۆن دەڵێن دەنجی ئەو سندوقانە هاوتا بووە و هیچ کێشەیەکی نەبووە و هیچ گۆڕانکاریەکیش لە دەنجی سندوقەکان نەبووە. جگە لەو سندوقانەی قردێلەی سووریان پێوەیە چەندی بنکە و سندوقی تر هەن کە 115 سکاڵی سووریان لەسرە جارێکی تر هەژمار دەکرێنەوە کە بەشێک لە سندوقەکان قوفلەکانیان شکاوە یا گۆڕاوە یا سکاڵەکان بە هۆکاری ترن بۆیە چاوەڕوان دەکرێت دەنجی چەندی سندوق بسووتێنرێت کاوەش گۆڕانکاری لە دەنجی لیستەکان دەبێت. ڕۆژی 30 ئەیلول کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی ئەنجامدا وا بڕیار بوو کۆمیسیۆن لە ماوەی 72 سعات ئەنجامە بەرایەکان ڕابگەێنێت بەڵام دوای چەندین ڕۆژ تەنیا ئەنجامی 185 بنکەکانی ڕاگەیاند و ئێستاش خەڵک و لیستە بەشداربووەکانی هەڵبژاردن چاوەڕوانی کۆتایی ئەنجامی هەڵبژاردنن. کۆمیسیۆن دەڵێت لە ڕاگەیانی ئەنجامی کۆتاییدا گۆڕانکاری لە ژمارەی دەنجی لیستەکان ڕوو دەدات. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.